دوو پیاوی گەورە دوو بەحر لە عیلم دوو پێغەمبەری سەردەمی خۆیان بەڕێەکەون لە سێ دیمەنی جیایە خوای گەورە ئەم سیناریۆیەمان زۆر بە جوانی بۆ عەرزەکە. مەشهەدی یەکەم فانطەلەقا تێپەڕین و کەوتنە ڕێ حتى إذا ركب في السفينة خرقها لكاتكا كومل فقير وهجار هبون بەلەمێک یاخود پاپۆڕێکیان هەبوو کە خضریان بینی پیاو چاکێک و پیاوێکی مسلمان و ئیماندار کە الحەمدوللا لە هەموو شوێنێ دەستیان بەستنەوە بۆ ژیرێ و خەڵک خۆشیانەوێت و فەرشی سووریان بۆ ڕائەخەن دڵی خەڵک لەگەڵ عالم و لەگەڵ داعی و لەگەڵ مسلمانەکانە بەڵام گردنی خەڵک و موچەی خەڵک لە گردنی زاڵم و پاشاکانایە. ئەم خضرەش لە سەردەمێکا ژیاوە پاشایەکی زاڵم لەو منتەقەیە حکمی کردووە بۆیە بە خۆڕایی سوار بەلەمەکەیانەکەن و خضریش لەگەڵ موسایە لە باتی هەموو چاکە و پیاوەتیەک لە باتی هەموو دوعای خێرێک کە بۆ ئەم خاوەن پاپۆڕ و بەلەمە بیکا کە بەلەمێکی خاوەن سەهمە بە کۆمەڵێ برا بە کۆمەڵێ خەڵک هاتوون ئەمەیان کۆ کردوتەوە ئەمیش بە خۆڕایی سوار بووە لەگەڵیانە موساشی لەگەڵ خۆیان بە نەفەرێکی عەوازە و زیادە هێناوە سواری کردووە. ئێستا چاوەڕێی چیەکەن؟ خضرم خضر بێ هەڵەسێت و ئەکەوێتە وێزەی دارەکانی بەلەمەکە دانە بە دانەی دەرێنە و شت و شیتاڵێکە. لە ڕێگا لەگەڵ زەلامێکا دەست ڕائەگریت سوارتەکەن ئەڵێن فەرموو کاکە بۆ شووە چین ئێمەش هەر بەرەو ئەو ڕێگەیە چین ئەڵێی پارەکەی عایدی خۆمانە و لەبەر خوا سەرمان خستوون کە سەیرەکەی ڕەفیقەکە و خۆش خۆش بەکەتەر خەریکی کوشتنی کابرایە لە دوارەوە شیتاڵ شیتاڵێکە خەریکی سیارەکەیە تێکێیە ئەگەر هەر پێ و عیبیش بێ لە بەرسایقەکە دەنگ بەرزکەیتەوە دەستە گریت و دەستی کابراڵی لە ڕای خوایە سەریان خستوین ئێتۆم سیارە جوانە بۆ وا لێیەکەیت هی کۆمەڵێ فەقیر و کابرا ئیشی تەکسی پێیەکە لەبەر خوش دینارێکیان لێوە نەگرتوین. بەڵام ئەم چیرۆکە نۆ کۆمنت بدون تعلیق هیچ نەڵێت. اتفاقە چۆن بوو؟ اتفاقەکەوانە بوو کەیس دەنگێ لێوەنەیەت قال أخرقتها لتغرق أهلها أو خضر خريكة أما كنا كيبو أويك خلق كي غرق كيد يعني ككون بدار غرق به أبيش قال ألم أقل لك إنك لن تستطيع معي صبرا ديار منهجكي خضر وايا ما وصاهي كدرستان في عليه هركسيك برسياليكي هبو لناو درزكي رام قريه جوابی پرسیارەکەی ئەدەمەوە مامۆستاش هەر لە کەس قسە نەکا هەتا ئەخیر کەس پرسیار نەکا لە ئەخیرا چی پرسیار هەبوو وەڵامی دێنەوە. ئەمە منهەجی مامۆستایە. ئەم قوتابیەش بەم عەقدە وەرگیراوە لەگەڵ ئەم پیاوەیە کە پرسیاری لێ نەکا تا ئەوکو ئەخیر دابەزن ئەکەونە ڕێ فانطەلەقا. ديار موسى عذرين يتوافر مية قال لا تؤاخذني بما نسيت دايلو برنك بيرم شو يا كم تجربة بو أم تجربانش تجربي عملين خضريتو أني بلا موسى من بدري جاي تمني خوم شتي زور سيرم بسر هاتوا شتي زور عجيبم كردوا بلام قد وەکو ئەوە نییە دەست بەدەست بیژێڕێ و لە مختبەرە تەجروبەکە بەبەر چاوی ئەوەوە بکا بۆی قوتابێکی فێر بێ. ئەمە پێوتێ عیلمی تەجریبی کە قوتابەکە خۆی بەحسەکە ئەکا بەبەر چاوی خۆیەوە ئیشەکە ئەبینێ قەت بیری ناچێتەوە. بەڕێکەون
حتى إذا لقي غلاما فقتله. كاتي أجن بمنالك لقل كومل منالي ترياريكا منالكي تشاوغش منالك هشتكي بيو ديار نية روكشي أم منالك بس براءته وكهمو منالك براءته باكي لي أباري ببيس يودو بجملي أم منالك أقريه وأي كجيه. موسى چاوێ سڕێ ئەوەی کە بینیم ڕاست بوو مناڵێک شایستی ئەوە نێ لی بدرێ لی تووڕە بیت هیچی نەکردووە ڕێی پێ نەگرتوین خێرە مناڵێ بەبەرچاومەوە کوژیت. هەرخۆ موسا لەسەر حەقی خۆی بە جواب نایە ئەفەرمێ بەلەمەکە خەرقەکەی بۆ ئەوەی کە غەرق بێ کونیەکەی بۆ ئەوەی کە خەڵکەکەی غەرقکەی ئەنی خەمی خۆی نییە. ئیسانیش لە ناحەقیەتە جواب مناڵێ بەبەر چاومەوە کوژی چاوەڕێشی بێدەنگ بم سەبر گرم قڕوقەب ئەتەقم چۆشتی وابێ چێ ئەمە تەحەمولەکە یعنی تۆ سیارەیەک بەسەریعی بەسەر مناڵێکە ئەڕوا کاکە بۆسە مناڵەکە گورت بەژێرەوە کاکە بەسەری ئەمەڕۆ هیچ بگەین لە خستەخانە کاکە با ڕەقەمەکەشمان نەگیرێ بۆسە با بۆ مناڵ بزانین چی لێ بەسەر هاتووە کاکە ئینسان لە قازێ بە وەڵڵا ئەوە سێ بزانێ کێشەکەی چییە زینووە ماوە بەچەقۆیە ئەگا ئێستا مناڵیان ڕوا بە ئاسانی بڕۆین. لا إله إلا الله. ئێوە هەست بە شتێک ناکەن ئێوە هەست ناکەن کە موسا تووڕەبوونەکەی و سەبر نەگردەکەی لە شوێنی خۆیایەتی هەر کەسێکیش بواە لە ژێتی ئێمە ئاوایە کرد. قال أقتلت نفسا زكية بغير نفس منداڵێکی بێتاوانت لە حەقی خوێنێکان نەکوشتەوە بە بێتاوان کوشتت لقد جئت شيئا نكرا بەڕاستی کارێکی خراپە کرد. تۆ زێدەنگ بەرز دەکاتەوە تۆژێش کەلیمەکەی زبرە نوکرا ئەوەی تر ئیمرا بوو ئەمەی تر نوکرایە. یە خدریش تۆزێک ڤۆلیۆمەکەی بۆ بەرز دەکاتەوە قال ئەلەم ئەقول لەک پێم نەوتی بە دوا مامەیە ناردبووم بە شوێنتا پێم نەوتی مەیە پێم نەوتی سەبر ناگریت پێم نەوتی کۆمەڵێ شتە بینیت لە عەقڵ تا جێی نابێتەوە بۆ چکە سڕی پشتی نازانی. قال إن سألتك عن شيء بعدها فلا تصاحبني. ئەگەر دوای ئەمە پرسیارێکم لێ کردی ڕەفیقاتی مەکە. فانطلق ئەڕۆن هەتا ئەگەنە دەیەک هەتا ئەگەنە شارێک ئیستەطعەما ئەهلەها کابرا غەریبە و ئاوارەیە و ڕێکەوتۆتە سلێمانی و ساڵە ئێوارەی ئیشەڵا شتێکمان دەسەکەی بۆ بەربانکەمان بیخۆین و یەتە مزگەوت کە سێرەکان مزگەوت چۆڵە ئەلێم با بچین لە ماڵەکان شتێک کۆکەینەوە دانە بە دانە لە دەرگای ماڵەکەیانەیەن فەئەبەو ئەن یوضەیفوهما کەسی ئامادە نییە لە تەنانێکیان باتێ کەسی ئامادە نییە فەرمیەکیان لێ بکە ئەم شارە چی لێ بەسەر هاتووە هەمووی ڕشت هەمووی چاوچنۆک هەمووی برسی بەڵێ بۆ ئێسەی زانن بێئومێت برسی شەتەک ئەگەنە ناو کەلاوەیەک دیوارێکی تایە ئاوا يريد أن ينقض. سێری لەفزەکانی قورئان چەند جوانن دیوارەکە خەریکە شاندایە یعنی وەخات تاقەتی نەما زۆر خۆی بە پێوە گرتووی سەگەرە حەزەکات تۆزە پاڵی بۆ باتە و ئیسراحەتێکی بۆ بکە یعنی دیوارەکە خۆی ئێوێ شاندا با بڵێ یورید ئەن بۆ دیواریش عەقڵی هەیە باوکی من ئەوەی دار و بەردە لەسەر زەویە عەقڵی هەیە و هەستی تایە تواز نەکەیت ئەوەی کە لە دەورتە گوزەرێ
لەو پایە و لەو سەقف و لەو دیوارە و لەو بەردە و لەو دارە و لەو ڕووەکە و لەو حەیوانە کە لەگەڵ یا ئەژید هەستی تیانێ و ئەقڵی تیانە. ئەو لە قسەکانی دوایی ئەیزانی سبەینی ئینشاڵڵا قسەیەکی ترمان هەیە زانن ئەمە هەمووی چیرۆکی خۆی هەیە و هەمووی لوغە و قسەی خۆی هەیە. بۆیە قورئان دیوارەکە بەچی باسەکە؟ فەرمێ خەریکە دیوارەکە شواندایە. ئەی خضر چیەکە؟ خضریش ڕاستێکاتەوە یورید ئەن یەنقەضە پاڵێکی پیۆنێ و ڕاستێکاتەوە. دیوارێک خەریکە ئەڕوخێ ئەمانە توان لەژێر دیوارەکەیە لاچن بۆی کە بەسیریانە نەڕوخێ لە دێیەکی شابوون کەس ئامادە نەبووە خزمەتی کە ئێستا خێرە خضر هاتووی ئەم دیوارە بۆ ئەم خەڵکە ڕاست دەکەیتەوە لەمەی تۆ تێناگەم. هاتین کۆمەڵی خەڵک بە خۆڕایی سواری بەلەمیان کردین و بەلەمەکە و کون کرد دەست خۆش بێ قسەم نەکرد سەبرم گرت قوڵقەم. ئێستاکەنە خەڵکێکی ڕەزیل چاکەیان لەگەڵ نەکردوین تۆ هاتووی لە باتووی کە دیوارەکەیان کون کە اینجا تۆ هاتووی چاکەیان لەگەڵ ئاگەت و دیوارەکەیان بەڕاست دەکەیتەوە. ئەمە جەنی بەچەن ئەوەی چاکەی لەگەڵ کردین تۆ خراپە و لەگەڵ کرد. ئەمەی خراپەی لەگەڵ کردین و هیچی نانێکیشی نایێنێ پیاوەتی لەگەڵ نەکردین تۆ پیا موسى على شويني خو أو دي ديوان نيتمتي هذا فراق بيني وبينك. أما الطواو موسى خوي إقراري كرت فرمي إن سألتك عن شيء بعدها فلا تصاحبني. جاري دوم فرمي أجا برسياريكم ليه كردي أم جارا رفيقاتي مك بو شو دائما إنذار سيد جارا لياريا شن جاري إنذاركن شن من الله كان دي كارتي زر شن جارا دوای کارتی ئەخیر چییە؟ سوورە تاو هەموو شتێک وایە سەرنجڕاکێشان و تەنبیه و عقوبە و دەرکردنیش لە کۆمپانیا و مۆزەفیە ئیستاکێنە بەم شێوەیە. دوو جار ئینزار جاری سێم دەرکردنە جابوونەوەیە. سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا. ئێستا بۆ تەجەرمەوە بزانم بۆچی سەبرە نەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوا لە موسای برامان خۆش بێ ئەگەر تۆزە سەبری گرتیدایە چیرۆکی زۆر خۆشمان لێوە بیست شتی عجیب و غەریبمان لێوە بیست. باش أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا. ئەم بەلەم و پاپۆڕە هی کۆمەڵێ خەڵکی فەقیر بوون خۆیان پارەیان کۆ کردبوو هەتاوەکو ئەمەیان پێکەوە نابوو. کۆمەڵێ خەڵک بوون بە کولەمەرگی ئەژیان و پارەکەی بەشێکردن و بەشی ناکردن. ئەم مەلیکە زاڵمە ئەیوت من لەم پرۆژەیە بەشدارە بم بەبێ ئەوەی کە پارە بم لە پێشیانەوە وەستا بوو هەر بەلەمێ چاک و جوان بووایە بۆ خۆی ئەیبرد منی جوستم ئەیباری کەم بۆ ئەوەی کە ئەم بەلەمە نەبرێ ئەیبار بێ دوایی بە دوو چەکوژ و بزمارێتەوە شوێنی خۆی. بەڵام ئەگەر مەلیکەکە بردی نایەتەوە شوێنی خۆی ئەگەر داگیری کرد نایەتەوە شوێنی خۆی ئەگەر بوو بە برابەشی ئەمانە نایەتەوە شوێنی خۆی. بۆیە ئەیبارم کرد بۆ ئەوەی کە تەماعی تێنەکە. سبحان الله لە سەردەمی مەلیکە زاڵمەکانە بێ پرۆژەکان بە بچووکی بکرێن ئەیبار بکرێن گەورە نەکرێن بۆی دەسەڵات شەریک نەبێ لەگەڵ تا. چکاڵێ من لە سا 51 و تۆش لە سا 49 کەیفی خۆشتە ئەڵێ دەری نایەنە قوربان ئەڵێ مەیک ئەخر قوربان جەنابە چی و کردووەڵێ شەریکم لەگەڵ تا. ئەرزی بەرهەمێنانەکە من ناومیتە تێ خاکی منە و ئەرسی منە بەخۆشی بێ بە ترشی بێ شەریکم ئەیبم دەری نایەنێ تااقەتی نییە مەیکە. ئەمە تیجارەتە. لەبەرەوە لە سەردەمی مەلیکە زاڵمەکانە خەڵکە بێ بە کولەمەرگی بژین خەڵکە بێ فەکانت لمەساکینە یعملونە فی البحر. بۆیە خضر ئەم پیاوەتیە ئەکا و کەشتیەکە عیبارەکە بۆچی؟ بۆ ئەوەی کە مەلیکەکە تەماعی تێنەکە. کەواتە حکمەتێکی تیا بوو کە موسا نەیەزانی لە پێشەوە چی ڕوەدا
بەڵام ئەم خضرە خوای گەورە بەو عیلمە لە دونیای کە پەیدا بوو ئەیزانی لە پێشەوە شتێک هەیە. ئەو سوغرەی ئەم ئەیبینی موسا نەیەبینی عەلەیهی السەلام. ئینا لله قبول و تەسلیم. ئەی مناڵەکە بۆ کوشت. أما الغلام فكان أبواه مؤمنين. دقت بن خۆشەویستەکانم، دقت بن. ئەو مناڵەش دایک و باوکی هەردووکیان موسڵمان بوون، بەڵام ئەم منداڵە کە گەورە بوایە منداڵێکی کافر و سەرکەشی لێ دەرەچوو. فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. ترساين دایک و باوکی تووشی عەزێت و ماندووبوون و کوفرکە، چکە خۆی هەڵەگەڕایەوە. خۆی ئەبوو بە ئینسانێکی ئەثایست وەکو خۆیان ئەڵێن، ئەبوو بە ئینسانێکی کافر و ملحید و بێدین. بۆ چکە لە سەردەمی زاڵمەکان و پاشا بێدینەکانە هەر ئەم جۆرە خەڵکە تەشجیع ئەکرێت و ئیعلام سەری مناڵەکانمان بۆ ئەمانە ئەکێشێ. بۆیە ئەم مناڵە کە گەورە بێ منداڵێکی کافر و بێدینی لێ دەرەچێ، دایک و باوکەکەی گیرە خۆن بەدەستێەوە. ئەزان بۆ وەستاوم لێرەنەیە لەم چیرۆکەیان ناڕۆم، چکە من دوو پێغەمبەر موسا عەلەیهی السەلام ئەم هەموو ڕێگەی بڕی بە مناڵێکی وتی وإذ قال موسى لفتاه لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبا. مناڵێکی بچکۆلەیە پێڵێ ئەیوشع والله ناوەستم هەتا ئەگەمە ئەو پیا و چاکە هەتا خضر نەدۆزمەوە، واز ناهێنم، کۆڵ نایم. پێشی خۆی نایە با بڕۆین حەقی نەبێ بەسەرەوە ئیشم هەیە. نا پێی ئەڵێ عوزرەکەشی بۆ ڕوو نەکاتەوە، پێی ئەڵێ بۆ چۆشەچین. ئیتیمان بەم مناڵە بچکۆلایە، ئەم فەقیە بچکۆلەیە، چکە ئێوێ بیکا بە مەلایەک دوای خۆی، ئێوێ بیکا بە مامۆستایەک دوای خۆی. من تەسەوڕ مەکرد ئیساکێنم موسا و خضر بچن بۆ گیانی ئەم پاشا زاڵمە. موسایەک فیرعەون لەسەر دەستی لە ناوچوو، موسایەک کۆڵی نێیا و پشتی بۆ فیرعەون نەکردەوە. تەسەوڕ مەکرد لەگەڵ ئەمیشا تەجروبەیەکی هەبێ ئێساکەنە بچن بۆ گیانی ئەم، بێن ئینقیلابێک و بچن کێشەیەکی گەورە لەم شارەیە دروستکەن. چۆن پاشایەکە بێ بۆ خۆی شت بخوات و خەڵک بخوات و خەڵک ئینحرافێ بکات و تەلەڤیزۆنەکانی دژە دین بن و کوفری ئایارە 24 بڵاو کاتەوە، موسا وا لێی بێدەنگ بێ. موسا خۆ من وەمەزانی دانیشی تەخت و تاراجی ئەمە تێکەی، خضر خۆمەوە زانی بێدەنگ نابیت و ناوەستی کەچی بە خێرێ هەردووکتان چوون وەڵام ناڵێ بکوژن. ئەلێ بەهین ناوێرە بەهین نەوێرێ، بە پاشا ناوێرێ چی مناڵێکە کوژیت؟ نا چکە چیرۆکەکە لێوە دەست پێیەکە. دەی ئیشەڵڵا ئەمەی دوایی خێرترە ئەمەی دوای باشترە. ئەی خێر بوو دیوارەکە بەرز کردەوە؟ بەڵێ. وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة كان تحته كنز لهما. يا الله، خوای گەورە دوو پێغەمبەر ئەنێرەیەکیان ئولی العەزمە ئەینێرێ دیواری دوو منداڵی هەتیمیان پێ چاکاتەوە. عەجیب بۆ مەرامیان لە بەراکە بۆی نانیان بنێ، نا چونکە وەکانە ئەبوهما صالحا، چونکە باپیرە گەورەی ئەم مناڵانە پیا و چاک بوون. خوای گەورە فەرمی ئەبوهما، علەمانە فەرمون پشتی حەوتەمی ئەم باپیرەیە ساڵح بوو، خوای گەورە نەوەکانی پاراست. باپیرەی حەوتەمیان کە بە هیچ ڕقەمێکی سیانی ناگەنەوە سەریان، بە 7 ڕقم باپیرەیان پیا و چاک بوو، خوای گەورە نەوەکەی پاراست. کانە ئەبوهما صالحا. لەبەرەوە بێ خضر بچێ ئەو دیوارە ڕاست کاتەوە. الله، تێگەیشتن قسەکە هەمووی بریتی بوو لە مناڵ، تێگەیشتن قسەکە هەمووی بریتی بوو لە پەروەردە، تێگەیشتن قسەکە هەمووی بریتی بوو لەوەی کە ئەو جیلە ئیهمال نەکرێ. لە ئەخیرا خضر پەیامێکی جوانی نارد بۆ موسا بە زمانی حاڵ. موسا سێ ڕەخنەی گرت لە خضر، فەرمی تۆ کە شتێکە و کون کرد بۆی خەڵکەکە غەرق بکەی، مناڵێک کوشت بە بێ تاوان
دوایش دیوارێکە ڕاست کردەوە بەبێ پاداشت. خضریش بە زمانی حاڵ پێیوت موسا مناڵ خەڵک بەوە غەرقە بێکە کە شتێکەی کونکەی بیری چوو دایکی کە خستیەتێ ناو بێشکەیەکە و فڕێی دایت و مەلۆتکە بیت و خستیتە ناو ئاویشەوە غەرق نەبووی. موسا بیرە نایە کە چوویتە ناو بازارەوە دوو کەس دەمەقاڵەیەکیان بوو یەک زلالەیەکێکیان و تۆش کوشتە خێر بوو کوشتنەکەی تۆ لەسەر چی بوو؟ موسا بیری یەچویت مەڕەکانە بۆ کچەکانی شوعەیب ئاوا بەبێ پاداشت و بەبێ ئەجر لە کاتێکا خەڵکەکە ئامادە نەبوون چاکە و لەگەڵا بکەن. ئەوەی تۆ کردە میشە ڕۆم کرد بەرەو مێژوی خۆتی بێ نەچێتەوە. بەڵێ بەڕێزەکانم بەڵێ خۆشەویستەکانم هاتینە کۆتایی چیرۆکی خضری زیندەوەکو کورد دەڵێ بەڵام ئەگاتان لێی بێ خضر زیندوو نییە بە قەولی عولەمایان وفاتی کردووە. کابرا ئەڵێ وەڵا لە شوێنێکا لێم قەوما و پەنچەر بووم بەختێکم زانی خدری زیینە ها بە فریامەوە خوا بە فریایەوە بێ تایەکی لەگەڵا هەڵگرتم و پەنچەری کرد و جەگەکەی بۆ دانام و نەجاتم بوو. ئەسڵ وایە کە خدری زیندە لە ژیانە نەماوە بەڵام پیاوێکی ساڵح بووە بەڵام هاوشێوەکانی خدری زیندە لە دنیاە هەن ڕێزیان لێ بگرین مانە عیلمێکی تایبەتیان هەیە کە خوای گەورە پیانە بەخشێ لەسەر ئەسڵی قورئان و سنت و بە چاوێکە بینن بە دڵێکە بینن کە خەڵکی تر نایبینێ هەتا نمونی ئەمانش لە ناومانە هەبن خوای گەورە ئازار و غەزەب و عەزاب ناهێنێ بەسەرمانە. خوای گەورە لەوان خۆش بێ ئێستا ئەوان ڕۆیشتون و لە قەبری خۆیانان لە ئێمەش خۆش بێ لە کاتێکا چینەوە بەلایەن جا ئەو چیرۆکانە بەلایف هەموویە بینین و ئێمەش لەگەڵ لایڤەکەیا کە بینیمان وەکو موسا تەفاعولەکەین و کوڕێڵین و کابرای چیەکە بەڵام دوایی خاوینەوەڵین هیچ نییە دوای بەمان باسەکەن ئەبێت چەند شتی تری ئاوای کرد بێ خضر و لەو دنیا بیزانین. ئیشەڵا ئەم چیرۆکانە هەڵەگرین پاش ماوەی لە بەهەشتا بە شاشەی گەورە و بە سریدی ئەیبینین و خۆمان ناو واقعەکە یاژین خۆمان پێ بە پێی خضر ئەچین بۆ ئەوەی کە وەکو خۆی لە واقعەکە تێبگەین و ئەو دەرسەی کە موسا فێر بوو ئێمە جارێکی تر فێر بین. سبەینێ و چیرۆکێکی تازە و لە خزمەتانە دەست پێکەینەوە و سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.